خۆپیشاندانەکان بوونەتە زنجیرەیەکی مرۆیی لە سەرانسەری جیهان و هەزاران ئێرانی و لایەنگرانی ئازادیە سیاسیەکانی ئێرانی بەیەک بەستۆتەوە لەگەڵ گرتبوونەوەکان لە ئۆسلۆی نەرویج، لە پراگ، لە گۆڕەپانی ترافالگار، لە لەندەن، لە مۆڵی نیشتیمانی ئەمریکا لە واشنگتن دیسی. لە لۆس ئەنجلسیش ئەمریکی بەڕێگەز ئێرانیەکان هاتوونەتە دەرەوە تا داوای ئازادی و دیموکراسی و دادپەروەری لە ئێران بکەن. جیهان بە چاوی خۆیان بینیویانە کە ڕژێمی ئێران چەند هاوڵاتیانی خۆیان دەکوژن، کچان و کوڕان و گەورەکان دەکوژن، دەچنە قوتابخانە، کچ هەڵدەگرن و دەستدرێژی دەکەنە سەریان، دەستگیریان دەکەن. ئەوە نامرۆڤانەیە. ناتوانینە دەستی دیکتاتۆرەکاندا ببین بمان کوژن. ئەمە شتێکی باوەڕ پێنەکراوە. هەمومان دەبینین کە پوتین لە ئۆکرانیا چی دەکات. ئەم ڕژێمە لە ئێران یارمەتی رووسیا دەدات بۆ کوشتنی ئۆکرانیەکانیش دڵمان خوێنی لێدێت. خۆپیشاندەرێک ناوی تەواوی بدات چووکە دەڵێت دەترسێت لەسەر هاوڕێکانی کە هێشتا لە ئێرانن. دەڵێت لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکانەوە زۆر کەس پەیوەندیان لەگەڵ خێزانەکانیان لەدەستداوە. داوای دەستگەیشتن بە ئینتەرنێت بەبێ بەربەست دەکەن. 12 ساڵ لە ئێران ژیاوم و ئەمڕۆ لێرەم بۆ پشتیوانیکردن لە گەلی ئێران. ئازادیان دەوێت و بۆ ئازادی خەبات دەکەن. لە شاری نیویۆرکیش هێڵین کەماڵی یارمەتی ڕێخستنی ناڕزایەتیەکان و خۆپیشاندانەکانی داوە بە هاوبەشی و شانبەشانی ئەمریکی ئۆکرانیەکان. پێم وایە ئێمە لە ئیستادا دۆخێکی زۆرە هاوشێوەمان هەیە بەو مانایەی ئێمە تاکە دوونەتەوەین کە لە ئیستادا لەلایەن دیکتاتۆرە دەڕەندەکانەوە چەوسێنراوین. من پێم وایە بە یەکخستنی هەوڵەکان بە یەکەوە دەتوانین دەنگی تاکەکانی وڵاتەکانمان بەهێزتر بکەین و ڕووناکیەک بدرەوشێنینەوە لەسەر ئەو پرسانەی کە لە دەرەوەی وڵات دەگوزارێن. گەیشتووەتە ئەو ئاستەی کە هیچ شتێک نەماوە لەدەست بدرێ. پێم وایە کاتێک پشتت بە دیوارەوەیە مەترسی خستنە سەر ژیانت بەهایەکی زۆر گەورەیە کە بە ناوی ئازادیەوە بیبەخشیت و خەڵکەکەی ئێرانیش ئامادەن ئەو کارە بکەن. لە لۆس ئەنجلس ئەکتەر و دەرهێنەر بەهرام زیرەکسەری دەڵێت ئەرکی هەموو ئێرانیەکانە کە ناڕزایەتی دەرببڕن و خەبات بۆ ئازادی لە ئێران بکەن لە کاتێکدا خەڵقی ئەوێ ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ خۆپیشاندان دژ فەرمانڕەواکانی تاران. ئێمە لێرەین بۆ پشتگیریکردن لە گەلەکەمان. ڕژێم هێرش دەکاتە سەر ژنان، هێرش دەکاتە سەر خەڵک. هەموو فارسەکان لێرە پێکەوە پشتیوانی لە خەڵکی وڵاتەکەم دەکەن. ڕێخەرانی ناڕزایەتیەکان وە خۆپیشاندانەکان داوای لە حکوومەتەکانی جیهان کردووە بە هەڵپەساردنی پارێزبەندی دیبلۆماسی لەسەر هەموو باڵیۆزەکانی کۆماری ئیسلامی ئێران و نوێنەرانیان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. شایان پاشا بۆ راپۆرتی سڤیتلانە پریستنیسکا، دەنی ئەمریکا، واشنگتن.